لەبارەی گرنگی ڕێفراندۆم بۆ دۆزی کورد گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئینتیفاس قەنبەر سەرۆکی دامەزراوەی مستەقبل لە واشنگتن ڕێگەی سکایپەوە لەگەڵماندا. بەڕێز ئینتیفاس سڵاوتان لەبێتم کاتتان باش. بەڕێز ئینتیفاس بخێراتیش بۆ کوردستان 24 ڕێفراندۆم هێشتا بابەتێکی گەرمە پیرۆزە لە جەم هاوڵاتیان هەرێما کوردستانی یان بژن لە جەم کوردام شێوەیەکی گشتی لە تێگەهشتن هاتەش بۆ ڕێفراندۆمێ چه سۆدەك ji بۆ کوردان هەبووە لەسەر ئاستەی جیهانێ؟ لە سەرەتادا گشتپرسی ئیرادەی گەلی کورد بووە، ئەوە گەلانی شنکە چارەنووسی خۆیان دیاری دەکەن، تەنیا گەلانیش دەتوانن ئەم کارە بکەن. نەتەوەی ئەمریکی لە ساڵی 1970 ئازادی خۆیان هەڵبژارد، لە هەمان کاتدا لە شۆڕشی فەڕەنسی بە هەمان شێوە بڕیاری سربەخۆیاندا، تەنانەت سەرۆک لینکنیش بە هەمان شێوە کۆیلەکانی ئازاد کرد. لە گشتپرسیەکدا ئەمەش وای کرد کە بە سەردەمی کۆیلەتی یەک لە هەر 20 هاوڵاتیەک بمرێ، بەڵام ئەو ڕوبەڕووی ئەو شتە بووە. ئەوەی من دەمەوێت بڵێم ئەوەیە کە سربەخۆیی بەخۆڕایی نییە، نرخی سربەخۆیی بەرزە و بەهایەکی قورسی هەیە و گەلی کوردستان کاتێک بانگەشەی سربەخۆی یاخود گشتپرسی دەکا ئەمە بەهایەکی دەبێ، بۆیە نابوو ئەم گشتپرسیە دوا بخرێ و ئەوەی ڕوویدا شتێکی مەزن و گەورە بوو و بۆ کورد بەهاو گەورەی خۆی هەبوو. ئێمەش لەگەڵ کوردین لە دیاریکردنی چارەنووسی خۆی، ئەمە کەمترین شتە کە ئینسان بیکات. بەڵێ بەڕێز قەنبەرکەوا بێت دەتوانین بڵێن ئەو بۆچوونانە ڕاست نەبوون، هەندێکی ئەو کات دەیانوت یاخود ئێستا دەڵێن کە وادەی نەبوو، وەختی نەبوو ڕێفراندۆم ئەنجام بدرێت. ئایا جێبەجێکردنی مافێکی دەستوری و یاسایی چ پێویستی بەوەیە ئێستا بێت یاخود سبەی نەبێ بۆ ببێ کاتێکی بۆ دیاری بکرێت؟ مافی هیچ کەسێک نییە، مافی گەورەترین سەرۆکی دنیاش نییە کاتی گونجاو دیاری بکە بۆ ڕێفراندۆم وەک گەل چی بکات. پرسیارەکە بۆ گەلی کوردی دەگەڕێتەوە، ئەوە گەلی کووردە کە پێویستە وەڵامی ئەوە بداتەوە و کوردیش بە ڕێژەی نزیکەی 1993 دەنجیان بە بەڵێ داوە. ئەگەر ئەو کەسانەی دەنگیان داوە لەگەڵ هەر پارتێکی سیاسی بووبن، لەگەڵ پارتی بووبن یان دژی پارتی بووبن، هەمویان بڕیاریان داوە بە بەڵێ دەنگ بدەن. ئەمە پرسێکی نیشتیمانیە. پێم وایە هیچ کەسێک لە دنیادا مافی ئەوەی نییە ڕاستی و دروستی ئەم بابەتێ دیاری بکات جگە لە گەلی کورد و گەلی کوردیش ئەو کاتە وەڵامەکەی ڕوون بوو، پەیامەکەشی ڕوون بوو بۆ جیهان. هەندێک سەرکردەی ئەمریکی دەستیان لەم بابەتەوەردا بە شێوەیەکی خراپ و گوتیان باردۆخەکە گونجاونی. من بەڕاستی لۆمەم کردن، گوتم لە کەیەکەوە ئەمریکا سربەخۆیی گەلان دیاری دەکات لە کاتێکدا ئەمریکا هەمیشە باسی ئازادی و دیموکراسی دەکات لە جیهاندا. بۆیە پێویستە بگەڕێنەوە سەر بنەما سەرەکیەکانتان و بەڕاستی ڕازگۆ بن لەگەڵ خۆتاندا. ئەوەی بۆ خۆ پێتان خۆشە وەکو ئەمریکی پێویستە بۆ گەلانی دیکەش بتانەوێت بە هەمان شێوە. بەڵام ئەگەر بە کورد بڵێن ئێوە شایانی ئازادی نین، ئەوە نەک هەر ڕەگەزپەرستیە بەڵکو جۆرێکە لە دژوازی. باشە، ئەو ڕێفراندۆمە هاتیەکرێن و نزیکی 1993 خەڵکی هەرێما کوردستانی بە بەڵێ دەنگ بەوێ ڕێفراندۆمێدایە. نەها سەنەدێکە تاپویەکە دەدەستێ سەرکرداتیا سیاسی هەرێما کوردستانێدا. پێویستە کورد یان هەرێما کوردستانی چاوە مامەڵەیە دگەل وێ سەنەدێ بکەن لەسەر ئاستێ نێودەوڵەتی قەنەعەتی پێبینن و ئازادیە مرۆڤان سەرخۆبوون شتێکی ڕەوایە. بەڵێ ئازادی و سربەخۆیی شتێکی دروستە، شتێکی ڕاستە. مانەوەی کوردستان لە نێو عێراقدا بە ڕێکەوتنی سیاسی کردیوە، بەداخەوە ویستی ئیمپریالی زوڵمی لە گەلی کوردی کردووە، نەکەر کورد زوڵمی لە زۆر گەلی دیکەش کردووە. ئەمەش بەهۆی دابشکاری ئیمپریالیەوە بووە لە بە درێژایی تاریخ. کوردان کە لە چەند دەوڵەتێکەوە دابش کراون و مافەکانیان سەپێنراوە و زوڵمیان لێکراوە بە درێژایی دەیان ساڵ،
بۆیە من پێم وایە ئەوەی کە سەرۆک بارزانی لە ساڵی 2017 ئەنجامیدا بابەتێکە بوێریەکی زۆری تێدا لە مێژوش نووسراوەتەوە بە پیتی زێڕین سنراوە نەوەکانی داهاتووی کوردیش ئەوەیان بەدڵ دەبێت جاختیش دەکەمەوە هیچ کاتێکی گونجاو نییە جگە لەو کاتێک کە کورد بۆ خۆی دیاری دەکا ئێستا تۆش ئاماژەت پێکرد کە 1993 کەواتە زۆرینەی کورد ئەم شتەی دەوێت سربەخۆی دەوێت بەڵێ و مافی خۆیەتی بەڵێ بەڕێز قەمبەر لە دوای ڕیفراندۆم هەندێک ڕوودا لە ناوچەکاتە ئاراوە بە تایبەت ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە بەستیانەوە ئەنجامدانی ڕیفراندۆمەوە گویاگە ڕیفراندۆم نەکریان ڕووداوانە ڕوویان نادا و بە شێوەیەک لە شێوەکانیش لەم ڕووداوانە کۆمەلگەی نێودوڵەتی بێدەنگ بوون هەڵوێستی کۆمەلگەی نێودوڵەتی لە باری ئەنجامدانی ڕیفراندۆم لە جێی خۆی بوو و بە تایبەت لە دوای ڕووداوانە بۆ بێدەنگ بوو من پێت دەڵێم باوپەری ڕازگۆیە ئەوت پێ دەڵێم کە لە واشنتۆن ڕوویدا لە کۆشکی سپی و ئەنجومەنی ئاسایش ئەوان نەیان دەزانی کە ژمارەیەک ئەمریکی لە عێراقن و ڕێگەیان بە میلیشیاکان داوە کە دەبابەی ئەمریکی بەکاربێنن لە زۆری ئەمبراز لە داگیرکردنی کەرکووک لەسەر ئەو بابەتەش لیژنەیەکی لێکۆڵینەوە پێکاتووە دوای ئەوە ژمارەیەک بەڕێوەبەر و سەرکردی ئەمریکی لە عێراق دەرکرا سەرۆک ترامپ ئەو کاتە زۆر تووڕە بوو ئەوەی لە عێراق ڕوویدا بڕیاری چەند فەرمانبەرێکی ئەمریکا بوو کە لە وەزارەتی دەرەوە بڕیاریاندا بوو لە خۆوە قسەیان کردبوو پێچەوانەی سیاسەتی ئەمریکا بوو لە واشنتۆن پەشیمانێکی گەورە هەیە بەڵکو بگرە شەرم هەیە لەبارەی لەو بابەتەی ڕوویدا من پێم وایە کورد بوێری خۆی سەرماندووە دوای داگیرکردنی کەرکووک ئەم میلیشیانە جارێکی دیکە هەوڵیانداوە تەنانەت بێنە ناو هەولێریش منیش دەڵێم گەلی کوردی و پێشمەرگەی کوردی پاڵەوان و توانیان لە ڕێی سەربازیەوە بویان وەستێنن بەڵام ئەوەی لە کەرکووک ڕوویدا هەر ڕووی دەدا ئەگەر ڕیفراندۆم کرابە یاخود نا ئەمە پەیوەندی بەم بابەتەوە نییە چونکە ئەم میلیشیایانە ویستی دیکەیان هەیە دەیانویست کەرکووک پێشتر داگیر بکەن چونکە کورکووک خاڵێکی گرنگە بۆ گواستنەوەی چەک بۆ سووریا و لوبناان و ناوچەکانی دیکەش لە هەمان کاتدا کەرکووک گەورەترین یەدەگینەوتە لە جیهاندا بەڕاستی وە پێگەیەکی استراتیژیشە بۆ کورد بۆیە ئەوەی لە کەرکووک ڕوویدا بەهۆی ڕیفراندۆمەوە نەبووە وەک هەندێک کەس واوێنای دەکا بەڵکو بەشێکە لە گۆڕانی دیمۆگرافی کە ئیران هەوڵیدا ئەنجامی بدات باشە بەڕێز قەمبەر ئاخفتنên سەرکردەیەن جیهانێدا بەریا چەند ڕۆژێکانژی لە کۆمەڵایە گشتیان نەتەوەی نیەگرتی bi şêweyekê ji şêweyan behsa gohrankariyên cîhanê dihatekirin taybet li rojhalata navarast ku di gohrankariyên berdamên jeopolîtîkî herwiha cografî aborî heta peykerbendiya ewlehîj de heye yanî herêma Kurdistanê çawa van gorankariyane bi derfet bizanîtin di demekê de ku tapûyek di destî de heye senedek di destî de heye çawa xwe biguncînîtin di gel van gorankariyên ku li rojhalata navarast دروست ببن دروست دبن من پێت دەڵێم پێشتر توێژینەوەیەکم نووسیوە و بەم زوانە بڵاوی دەکەمەوە لەو توێژینەوەدا من ئاماژەم بەوە کردووە کە دروستبوونی دەوڵەتی عێراق لە ساڵی 1921 لەسەر بنەمای کۆمەڵێک جیلی نوخبەی دەوڵەتی عوسمانی بووە لە کورد و سونە ئەو کاتە شیعە بەشداریان لە دەسەڵات نەکردووە لەبەر ئەوەی ئەو کاتە ستەمیان لێکرابوو لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە بەڵام لە ساڵی 2003 و ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن بە ڕێکەوتن بوو لەگەڵ شیعە و کورد ئەگەر کورد نەبووایە چەندین جار دیکەش من ئەمە دەڵێم ئەگەر کورد نەبووایە نەمان دەتوانی کۆتایی بە سەدام حوسێن بهێنین تەنانەت ئەمریکاش نەیدەتوانی ئەو کارە بکات بەبێ ئەوەی کورد و سەرکردەکانی کورد بەشدار بن بە تایبەتی سەرۆک بارزانی و هەروەها جەلال تاڵەبانی کە ئەو کاتە لە واشنتۆن بوون ئەمە مەرجێکی سەرەکی بوو من چەندین جار ئاماژەم بۆی کردووە تەنانەت ئەو فیدراالەی لە ماڵی سەرۆک بارزانی نووسراوە وەکو چارەسەرێک بووە بۆ کۆتایی هێنان بە شۆڤێنیزم و دیکتاتۆریەت لە دژی گەلی کورد بۆیە ئەو هەوڵانەی کە ئێستا هەن
بۆ سڕینەوەی فیدرالیەت لە عێراق و پێشەلکردنی مافەکانی کورد و کەمکردنەوەی دەسەڵاتەکانی کوردستان کۆتایی هێنانە بە هیوای عراق کۆتایی هێنانە بەوەی عراقێک بمێنێت بەڕاستی تاکە هیوای عراق ئێستا ئەوەیە پەیوەندیەکی استراتیژی لە نێوان شیعە و کورد و حکوومەتی زۆرینەی شیعە و کورد هەبێت بە سیستەمی فیدرالی و پێویستە بابەتە نەوتیەکان بە یەکسانی دابەش بکرێن بەسەر کوردستان و حکوومەتی عراقدا وەک لە دەستوردا ئاماژەی پێکراوە جگە لەمە هەموو هەوڵەکانی بەغدا گەڕانەوەیە بۆ ڕژێمی دیکتاتۆری هەڵەیە ئەمە کارێکی هەڵەیە لەلایەن بەغداوە ئێمە ستایشی دووە هەنگاوی بەڕێز محەممەد شیع سوودانی دەکەین کە بڕێک پارەی خەرج کردووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە هەنگاوێکی دروستە بە ئاراستەیەکی دروستە بەڵام پێویستی بە هەنگاوێکی دیکەیە بۆ پاراستنی فیدرالیزم لە عێراقدا پاراستنی فیدرالی و سربەخۆی عراق تاکە ڕێگەیە بۆ ئەوەیە عراقێکی باش بمێنێت. بەڵێ بەڕێز ئینتیفاس قەنبەر سەرۆکی دامەزراوی مستەقبەل لە واشنتنەوە لەگەڵمان دابووی لە ڕێگەی سکایپ سپاس بۆ تۆ. سپاس.